واسەرۆکی لیژنەی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. دکتۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 هەوڵێکی زۆری هەرێمی و نێودوڵەتی هەیە لە ئاستی بەرفراواندا بۆ ڕووبڕووبوونەوەی مادەی هۆشبەر. ئەمێ بزانم ئێوە هەوڵەکانی هەرێمی کوردستان بۆ بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر چۆن دەبینن؟ نعم وليش كل الشكر لسرتا زور سپاس بۆ ئێوە سڵاو لە بینەرانتان. ئێمە کاتێک باسی بەڵایەکی وەکو ئاڕوودەبوون بە مادە هۆشبەرەکان دەکەین بابەتێکی نێودەوڵەتیە. ئێمە کە زەنگی مەترسی ئەم دیاردەیە لەسەر ئاستی کۆمەلگەی نێودەوڵەتی لێ دەدرێت بێگومان پەیامێکی گەورەیە. هەرێمی کوردستان و عێراق بەشێکن لە کۆمەلگەی نێودەوڵەتی لەو جیهانە. لە عێراق و لە هەرێمی کوردستان بێگومان ئەم دیاردەیە هەبووەوە هەوڵی چارەسەرکردنی دراوە. ئەمە من وەکو گوتم کارەساتێکی جیهانیە لە هەوڵی چارەسەرکردنی داین بتوانین وەکو ڕێکخراوی نێودەوڵەتی هاوکار بین لە کەمکردنەوە و ڕوبەڕووبوونەوەی. ئەم کۆنفرانسە ئامانزدەی ئەوەیە کۆمەڵێک دراوێشتەی هەبێ بۆ چالاکردنی پێگەیەک بە تایبەتی پێگەی ڕزگارکردن. ڕزگارکردن پێگەیەکە پرۆگرامێکە تایبەتە بە بەم بابەتە بۆ ئەوەیە کە ڕێژەی ئاڵوودەبوون کەم بکاتەوە. زۆر باشە. دکتۆر ئاماژەت بەوە کرد کە ئەم بابەتە جگەلەوەی کە بابەتێکی نێودوڵەتیە هەوڵێکی نێودوڵەتیش هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان، کەواتە هەماهەنگیتان بۆ بەرەنگاربوونەوەی ئەو مەترسیە لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان لە چ ئاستێکدایە وەکو هەوڵە نێودوڵەتیەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر؟ يعني بفضل الله تعاون جيد. زۆر سپاس بۆ خوددا هەماهەنگێکی زۆر باشمان هەیە. ئێمە ئێستا لەم کۆنفرانسەکە مەش بۆ خۆی نیشاندەری ئەو هەماهەنگیە چاومان لەوەیە ئەنجامی کۆتایی بۆ پتەوکردنی هەماهەنگی زیاتر بێت لە نێوان ئێمە و حکوومەتی هەرێمی کوردستان. تەوەرەکانی سەرەکی ئەم گفتوگۆیە یاخود بەرپرسیارەتی سەرەکی ئێمە لە چەند پانێل و تەوەرێکدا دەردەخرێت. گرنگترین شت ئەوەیە هۆشیاری کۆمەڵایەتی بڵاو بکرێتەوە. گرنگترین شت ئەوەیە ئەو پەڵەیەی کە بەسەر ئەو کەسانەوە هەیە کە ئاڵوودە نەمێنێت نابێ ئەمە ببێتە عیبێکی کۆمەڵایەتی شتێکی کەمای شەرم بێ بەڵکو هەوڵی شیانەوەیان بدرێ. ئەوانەی کە هەندێک کەسیش هەن کە خەریکە دەبنە ئاڵوودەیە خود دەکرێ ئاڵوودە ببن پێویستیان بە مامەڵەکردنێکی باشترە هەوڵی چارەسەریان بکرێ. کێشەی کۆمەڵایەتی زۆر گەورەشی لێ دەکەوێت. باشە دکتۆر خالد، ئەمە ئێستا ئەم بابەتی مادە هۆشبەرەکان دیاردەیەکی بەرفراوانی نێودوڵەتیە کە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەم دیاردەیە دەستی پێکردەوە، بەڵام کۆمەڵێک تۆڕی بازرگانی گەورە هەن لە ئاستی نێودوڵەتیدا بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکەن. چۆن ئەم تۆڕانە کۆنتترۆل دەکرێن؟ ئایا ئەوانە پشتیوانێکی تایبەتیان هەیە؟ يعني نحن أول شيء بەلە هەموو شتێک ئێمە وەکو ڕێکخراوی ماف وەکو ڕێکخراوە نێودەوڵەتی ئێمە لە دیوی تەندروستی کۆمەڵگەکان دەکەین. ئێمە ئەوەی پەیوەستە بە لایەنی ئەمنی ئەمە شتێکە پەیوەندی بە دەوڵەتەوە هەیە، پەیوەندی بە حکوومەتەوە هەیە، پەیوەندی بە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەنددارەکانەوە هەیە. ئەرکی ئێمە کارکەمکردنەوەی ئەم شتێ. زۆر باشە. مەترسیە تەندروستیەکانی ئەم بابەتە لە سەر تاکۆ کۆمەڵگە چۆن دەبینن لەبەرەوەی ئێستا بینین لە تەمەنی خوار 18 ساڵیشەوە کۆمەڵێک مێر منداڵ ئالوودەی مادە هۆشبەرەکان بوونە. ئەمە تا چەندە مەترسی دروست دەکات بۆ سەر تەندروستی کۆمەڵگە وەکو ڕێکخراوەکەتان تا چەندە هەوڵتان داوە لە ڕێگەی هۆشیارکردنەوەی خەڵک و پلانەکانی دیکە بەر بە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر لە تەمەنی خوار 18 ساڵیشەوە بگرن؟
طبعا عن طريق اللي هي المشاركات بێگومان ئەم کارە لە ڕێگەی بەشداریکردنی کارە و چالاکانە دەبێت لە پرۆگرامەکان جاتسێ لەگەڵ ڕێکخراوی پەیوەندیدار بە مافەکانی مرۆڤ یا خود ڕێکخراوەکانی دیکە کە هاوبەش و هەماهەنگیکارن لەگەڵ ئێمەدا لە چوارچەوەی بڵاوکردنەوەی هۆشیاری و دەبێت لە هەمان کاتدا ڕۆڵی خێزان پتەوتر بکرێ. ئەم دیاردەیە وەکو دیاردەی ئاڵوودەبوون دەبێت لە سەرتاوە هەوڵی کۆنتترۆلکردنی بدرێت. ئەم کێشەیە ئەگەر زوو دیاری بکرێت دەتوانین باشتر کاری لەسەر بکەین، باشتر چارەسەری بکەینەوە دوا بکەوێت. لە شتە گرنگەکان ئەوەیە کە هاندان بۆ وەرگرتنی چارەسەر تەنیا بۆ ئەوە نییە کە شەڕی خودی دیار دەکە بکەی، بەڵکو کاریگەری لەسەر تەندروستی ئەو کەسەشەیە کە ئاڵوودە بووە. ئێمە ڕۆژنایی دەخینە سەر ئەم بابەتانش لە سەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی تاکە کەشتی بەگشتی باسی ئەم پرسانەمان کردووە و بە خاوەن دەسەڵات و بەڕێوبەرانی بابڵێنەی حکوومەتەکانمان گوتووە کە دەبێت ئاوەڕ لەم بابەتانە بدرێتەوە. بەداخەوە لە هەندێک دی و زۆرێک لە ناڕوونی هەیە لای حکوومەتەکان، ئێمە دەمانەوێت یارمەتی دەربین لەم. زۆر باشە دکتۆر خالد، هەوڵەکانی حکوومەت یاریمی کوردستان چۆن دەبینی لەم بوارەدا بە تایبەتی کە سنتەرەکانی شیاندنەوەی ئالوودەبووان بە مادەی هۆشبەرستا لە هەرێمی کوردستان کراونەتەوە و ئەمڕۆژ پرۆژەی ڕزگاری لە کۆنفرانسەکەدا ڕادەگەێنرێت بۆ چارەسەرکردن و ڕزگارکردنی و کەسانی کە ئالوودەی مادەی هۆشبەرن؟ نعم ما شاء الله يعني من ما شاهدناه ئەوەی کە ئێمە بینیومانە لە ماوەیەکی کەم لەو زانیاریانەی کە لە حکوومەت یاریمی کوردستان وەرمانگرتوون، سوپاس بۆ خوددا ئامادەکاری زۆر باش کراوە بۆ لە خۆگرتنی ئەم جۆرە حاڵەتانە، کاری زۆر باش کراوە بۆ کۆنتترۆلکردن و پێشگرتن بەم دیاردەیە کاری زۆر گەورە کراوە. کۆنفرانسەکەی ئەمڕۆژ ئێمە خۆمان بینیمان کە چ ڕژدیەکەی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە و لە عێراق و لە ناوچەکە بەگشتی ئەو جۆرە ویستە هەیە بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەم دیاردەیە. هەموو لایەنەکان لەسەرەوە کۆکن کە دەبێت هەماهەنگی بکرێت بۆ چارەسەرکردنی پرسیار. باڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر خالد بەنیهانی، نوێنەری ڕێکخراوی تەندروستی جیهانی و سەرۆکی لیژنەی بەرەنگار بوونەوەی مادە هۆشبەرەکان لە هەولێرەوە لەگەڵم بووی. سپاس.